هەوڵەدەین وەستایە پێیا بکەین چارەسەری کێشەکەمان بکەین با ئاوا کێشەی قەبر و قیامەتی خۆشمان چارەسەرکەین بە عیبادەت و بە خواپەرستی کەس نازانێ بەیانی ئێمە لەکوێین لە ژیان داین یا لەناو گۆڕ داین ئایا ئاوە خەمخۆری ماڵەکەی خۆمان و گڵۆپەکە و کارەباکەی خۆمان و ژیانی خۆمانین ئایا ڕوبعێکی نیوەی ئەوە خەمی قەبر و قیامەتی خۆمانە کە لە پێشمانە و مەجاریشی تێدا نییە با بە خۆماندا بچینەوە خۆشەویستان خوای گەورە میهرەبان زۆر بەڕەحمە زۆر میهرەبانە خوای گەورە بانگی گاورەکان دەکات کە دەڵێن عیسا کوڕی خوایە نەعوذ بالله کە دەڵێن مەریەم خوایە نەعوذ بالله کە دەڵێن عیسا خوایە چونکە خلافیان تایە عیسا خوایە کوڕی خوایە نەعوذ بالله هەرکی کوفرە خوای گەورە بانگیان دەکات دەفەرمێ ئەفەلا یەتوبون إلى الله ويستغفرون ئەی ئەو کەسانی کە عیسا و مەریەم دەکەنە شەریکی خوا و دەیکەنە کوڕی خوا نەعوذ بالله دەیکەنە ژنی خوا کچی خوا نەعوذ بالله مشتەکان هەموو نوعیان تایە هەندێک دەڵێ مەلایکە کچی خوایە کەواتە خوای گەورە بانگیان دەکات ئەفەرمێ ئەفەلا یەتوبون إلى الله باشە بۆ ئێوە تۆبە ناکەن بۆ داوای دەخۆشبوون لە خوا ناکەن و بگەڕێنەوە بۆ لای ئەو خوایی کە شەریک و هاوڵی نییە عیسا تەنها بەندەی خوایە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم داوەرە تەماشاکە ئەمە ڕەحمی خوا بێ بۆ کەسانێک کە دەڵێن خوا شەریکی هەیە کە دەڵێن عیسا خوایە یاخود کوڕی خوایە دەڵێن مەلایکە کچی خوایە دەڵێن مەریەم خوایە نەعوذ بالله باشە ئەگەر بانگیانەکە خوای گەورە بۆ تۆبەکردن و بۆ گەڕانەوە بە لای خوا باشە ئەمە ڕەحم و میرەبانی خوا بێ بۆ کەسانێک کە شەریکی بۆ بڕیارەدەن ئەی ئەبێ ڕەحم و بەزەیی بۆ ئەو کەسانە چۆن بێ خوای گەورە کە دەڵێن ئەڵڵا ڕەبی ئەڵڵا پەروەردگاری ئێمەیە ئەبێ ڕەحمی خوا چۆن بێ بۆ کەسانێک کە دەڵێن سوبحانە ڕەبی الأعلا پەروەردگاری من پاکی و بێگەردی بۆ پەروەردگاری بەرز و بڵندی من ڕەبی الأعلا پەروەردگاری من پاک و پیرۆزە بێ شەریکە بێ هاوڵە سبحانە ڕەبی العەظیم تۆ پاک و بێگەردی بۆ ئەو خوایە دەرەبڕی کە خوایەکی گەورە و بەدەسەڵات و بەرز و بڵندە ئەبێ ڕەحمی خوا چۆن بێ بۆ کەسانی وەکو تۆ کە دەڵێ ئەڵڵا پەروەردگاری منە و شەریک و هاوڵی نییە خوا زۆر بەڕەحمە بەڵام دەبێ ئێمەش ڕەحمێک بە نەفس و قەبر و قیامەتی خۆمان بکەین کەواتە خوای گەورە بانگمان دەکات بانگی کافر و مسلمان دەکات بانگی ئیمانداریش دەکات وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون خوای گەورە بانگی کافرەکان و ئیمانداران و هەموو کەسێک دەکات بەردەوام بڵێن خوای لێمان خۆش بە ئەستەغفر الله تۆبە بکەن والله ڕەحم بە خۆمان بکەین و ڕێگای خوا بگرین خوا زۆر بەڕەحمە لەگەڵ ئێمەدا لە دایک و باوکشمان بەڕەحمترە یەکێ لە پیاوچاکان دەفەرمێ والله ئەگەر مخەیەرم بکەن بڵێن دایک و باوکت محاسبەت بکە یا خوای گەورە والله خوای گەورە هەڵدەبژێرم چونکە خوای گەورە زۆر لە دایک و باوکم بەڕەحمتر بەڵام ئێمەش دەبێ خۆمان ئاگامان لە قەبر و قیامەتی خۆمان بێت گەنج و پیرمان باش و خراپمان با بگەڕێنەوە بۆ لای خوا تۆبە بکەین یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوا ئەگیان ئاخرمان بەخێر بگێڕی ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه پرسیارێک لە خۆمان بکەین ئێمە مەشغوڵ و سەرقاڵین یا مەحروم و بێبەشین یا مەحرومین یا مەشغوڵین کامیان چۆن زۆر بەمان کاتمان نییە بۆ قورئان خوێندن ئیلا کەمێک نەبێت بۆ قورئان خوێندن مەشغوڵین ئیبلیس پەیوەندیت پێوەکە کاتی قورئان خوێندن نییە پێت ئەڵێ قورئان مەخوێنە مەشغوڵی کاکە تۆ خەریکی کەسابەتی تۆ خەریکی چیت بەڵام هەر شەیطان عوزرمان بۆ دەهێنێتەوە کاتێک کە دەمانەوێت قورئان بخوێنین کاکە چوار کات مەگە دوور کات بکە ئەوە شەیطانە کاتی قورئان خوێندن یەک نیو لاپەڕە بخوێنە ئەی بینێ بەسە شەیطان وات بۆ دێ بەڵام کاتێکە عوزرت بۆ ناهێنێتەوە کاتێککە تۆ لە سەفرەی ناڵێت تۆ 5 سەعات بۆ لە سەفرابی 10 سەعات لە سەفرابی هیچ کێشەی نییە کاتێککە نان دەخۆی نیم سەعات
ئەوەنەی خەریکی نان خواردن و چای خواردنی دەتوانێت جوزێ قورئان بخوێنی بۆ ئەوە کێشەی نییە بەڵام کاتێک کە دەبێت قورئانەکە بخوێنی لە جوزێ زۆرە پێویست ناکات وەرە خەڵکی لاپەڕەی ناخوێنێ ئەها چۆن بۆ دێ جا ئێمە مەحرومین یا مەژغوڵین بێگومان مەحرومین ئێمە مەحرومین لەو عیبادەت و خواپەرستیە ئەو قورئانە پیرۆزە خوای گەورە دایبەزاندووە خوای گەورە دەفەرمێ وإنه لذكر لك ولقومك وسوف تسألون أي محمد صلى الله عليه وسلم أو قرآن ذكري خوايا بۆ تۆ و بۆ قەومەکەیشت لە ڕۆژی قیامەتە هەمویان بەرپرسیارن و محاسبە دەکرێن هەمووتان لە ڕۆژی قیامەتە لەسەر قورئانی پیرۆز محاسبە دەکرێن چەندێک گرنگیتان پێداوە تۆی خوێنەوار نازانی قورئان خوێنیتەوە ناتەوێت قورئان بخوێنی و ناشی خوێنیت وا دەزانی هەر ئاوە دەربازت ئەبێ لە ڕۆژی قیامەتە لەسەر قومی ئاوی سارد و خورمایە محاسبە بکرێ سەر ئەو قورئانە پیرۆزە محاسبە ناکری خوا دەفەرمێ محاسبە دەکرێن لەسەری ئێمە کەواتە مەحرومین بێبەشین لە ناز و نیعمەتی قورئان خوێندن بەڵام کاتێک کە دەچی بۆ سەفەرێ بۆ سیاحەتێ بۆ خەوتنیە بۆ کەسابەتێ بۆ هیچ شتێک هەتا ئێوارە خەریکی کەسابەتی شەیتان ناڵێ بەسە هەر دەڵێ ئیشکە بەڵام کاتێک دەتەوێت قورئانی بخوێنیت ذکری خوا بکەی شەیتان دەتخەوێنێ مەشغوڵت دەکات بیر دەخاتەوە بۆی هەڵسی قورئانەکە نەخوێنی کەواتە ئاگاداری خۆمان بین وەڵڵاهی دوورکەوتنەوە لە قورئان نەخوێندنەوەی قورئان مەحرومی و بەدبەختیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەی وا هەبوو حتا بەیانی قورئانی خوێندۆ گریاوە ئایا ئێمە وین ئاەتێکی دووبارە کردەوە یەک ئاەت و گریاوە لە شەو نوێژدا ئەو پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم سەحابەکان وەڵای کرد پیاوچاکان ئەفەرمێ ئەڕۆشتم بۆ نوێژی بەیانی بۆ مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پارشێو ئەڵێ بە بەردەم هەر ماڵێکە ئەڕۆشتم تەماشام ئەکرد یەکێ خەریکی قورئان خوێندن و شەو نوێژ هەموو ماڵەکە ئێستا کۆمەڵگای ئێمە کووە نائگامان لە قورئانە نائگامان لە ذیکری خوایە نوێژ دەکەین دڵمان لە شوێنێکی ترە ذکری خوا دەکەین دڵمان لە شوێنێکی ترە قورئان دەخوێنین دەمانێت زوو تەواو بین چێژ و لەزەتی لێوەرناگرین ئێمە مەحروم بووینە لەو نیعمەتەی خوا لەو بەرەکەتەی خوا کە قورئانی پیرۆزە بەڵام بە خۆماندا ناچینەوە بە یەک پیتێک دەخێرە دەستەکەوێ بۆ نایخوێنیت یەک ئاەتە بخوێنە بۆ قیامەتت زۆرە بە سەدەها خێرە دەست ئەکەوێ خۆتی لێ مەحروم مەکە کەواتە ئێمە بەڕاستی مەشغوڵین ومەحرومین با مەحروم نەبین چونکە لە دوای مردنمان قورئانەکە بە کەڵکمان دێ چەند خۆشە کەسانێک دەبینی بەسەر قورئانەکە و قورئانی خوێندۆ ڕێک مردووە بەخوا ئەمە ئەگەر پێشتر لە خزمەتی قورئانە زۆر نەبوو بێ خوا ئەو نیعمەتی بە نسیب ناکە خەڵکم بینیوە کەوتو سەری کەوتوێتە نەبان قورئانەکە بە قورئان خوێندن و مردووە ئێمە چەندێ دوا کەوتوین والله لە حیات و ژیانی دنیادا قەریکی قورئان بە والله بە قورئانی پیرۆزە دەمریت والله خەریکی عیبادەت و خواپەرستی بە دڵنیا بەخوای گەورە مەحرومت ناکە و ئاخر خێرت دەکا بە ئاگامان لە قورئان بێ قورئان بۆ تەعزیە نییە قورئان بۆ قەبرستان نییە قورئان بۆ ناو سەیارە نییە بۆ ناو دوکان نییە پێش دەقەلیتی تەواو بۆ هاتوو بیکەیتە بەرنامەی ژیانت بیخوێنیتەوە گرنگی پێ بدەیت بەس ئێمە مەحرومین زۆر بەمان با مەحروم نەبین بە ئیزنی خوا چونکە والله ئاگامان لە قورئان نەبێ خوای گەورەش ڕەحمان پێ ناکات خۆشەویستان پێویستە لە پێغەمبەرانەوە سەلامی خۆیان لەسەر بێ فێری ڕەوشتی جوان بین کاتێککە یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەو بەساتە لە قورئانە باس کراوە وتیان براکەی مادەم ئەم شتەی دزی بێ ئەم کاسەی دزی بێ بەخوا برایەکی شێ بوو پێش ئەمە ناوی یوسف بۆشە دز بوو سبحان الله بەس نازانم ئەمە پێغەمبەر یوسف سەلامی خوای لەسەر بێ ئەگەر ئەم دزی کردبێ براکەشی هەر دز بوو کاتی خۆی کە نەماوە ئێستا بەڵام یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەو پێغەمبەرە خۆشەویستە سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە دەفەرمێ فأصرها يوسف في نفسه ولم يبدها لهم لە دڵی خۆیان خۆی گرت و نەیوت من یوسفم سەلامی خوای لەسەر بێ حتا وتیان تۆ ئەمە دز بۆ دز براکەمان سبحان الله بۆیە مەبەستمان چێ لێرە ئێمە دەڵێن ڕەحمەتی خوا لەو کەسە بێ هەندێک جار خۆی غافڵ و بێ ئاگا دەکات بۆی خۆشەویستی بمێنێ بۆی ڕێز و حورمەت بمێنێ هەندێک شتێ ئەزانی بەرامبەرەکە دڵی پێ ئەشکێ قسەی ناخۆشە مەیکە هەندێک دەتوانی بە قسەیەک دڵی مرۆڤێک بشکێنی بە هەموو تەمەنت
لەوانەی نەتوانی دڵی چاکەیتەوە. بۆیە هەندێک جار پێویستە قسەکانمان قوت دەین. پێغەمبەر یوسف سەلامی خوای لەسەر بێ قسەکەی خۆی قوتدا، دەری نەبڕی وەلەم یوبدیها لەهو، خوای گەورە دەفەرمێ ئاشکرای نەکرد بۆوان، نەوی درۆ دەکەن بوختیان دەکەن. هەندێک جار بۆی خۆشەویستی بمێنێ لە نێوان ژن و مێردەکانە، لە نێوان باوکو و کوڕ و کچوو، برا و خوشک و خزم و براودەر و ئەو کەس و کاردا، لە نێوان دراوسەکاندا هەندێک جار دەبێ هەندێک شتێ بیخۆیتەوە بۆی خۆشەویستی بمێنێ، بۆی ڕێز بمێنێ. بەڵام بێگومان ئەویش سنووری خۆی هەیە. کەواتە بە ئەگەمان لە خۆمان بێت هەندێک جار جواب نەدانەوەی کەسانێک جوێنت پێدا ناکرێت و جوێنی پێ بدەیت، بێڕێزی پێکە ناکرێت و بێڕێزی پێ بکەیت. هەندێک جار بێ ئاگابوون، قسە قوددان لە زۆر شت ڕزگارت دەکات. بۆیە بە وەکو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ئێمەش ڕەوشتمان جوان بێ. هەندێک جار لەبەر خاتری ئەوەی خۆشەویستی و ڕێز و حرمەت بمێنێ، بە هەندێک قسەیە قبوڵی کەین و وەریگرین و لە دڵی خۆمانە ئەم سەر و ئەسەری پێ نەکەین، بۆی ژیانمان خۆش بێت. چونکە هەموو شتێک کە دەربڕین هەرچی کەسێک قسەی کرد و جوابی دەینەوە ئەمە زۆر دەکات. هەندێک جار پێویستە خۆت بێ ئاگاکی. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير عن كدو. يا ربي خواه الشفاء بدي خواه جان هي مني آرامي ولات من بباريزي. خواه جان هر كسيك دلصوزي إسلام وأم ملتي خواه سركوتوكي. يا ربي خواه هر كسيك رقي لإسلام وأم ملتي خواه بقوري خو الزليل وداماوي كل ناوي بري. يا ربي خواه رحمة ليبكي آخر من بخير بقيري ماكي بأهلي قرآن وأهلي نوج وعبادت خواجان شويك روجة كاتب ما بين إخوتي ما راضي بي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.